بەناوی خوای بەخشندەی میهرەبان بینەران و بیسەرانی ئازیز و خۆشەویستی پەیام و بەرنامەی باس و خوا سڵاوی خوای گەورە و میهرەبانتان لێبێ ئەم کاتتان باش. ڕۆڵی ئیمان لە ژیانی بڕواداردا. ئیمان ڕۆڵێکی گەورەی هەیە لە ژیانی بڕواداردا و ژیانێکی خۆشی بۆ دەستەبەردەکە. ئارامی گیان و دڵی پێدەبەخشێ. قەناعەت و ڕەزامەندی بۆ دەستەبەردەکات و دڵنیا دەبێ ئەوەی خوای گەورە بەسەری نەهێنێت بەسەری نایەت و ئەوەی خوای گەورەش بڕیاری لێدابێت هیچ کەسێک ناتوانێت بەری پێ بگرێ. واتە تاچی ئیماندار خۆی تەسلیمی خوای خۆی دەکات و گەردن کەس دەبێت بۆ ئەمر و نەهیەکانی. و بە ئیمان تاچی بڕوادار چالاک دەبێ بۆ بەجێهێنانی فەرمانەکانی و دوور دەکەوێتەوە لە شتە قەدەغە و ڕێلێگیراوەکان. تاچی بڕوادار بەهۆی پەیوەستبوون بە بنەماکانی ئیمانەکەیەوە دەبێتە کەسێکی بەسوود بۆ کۆمەلگا و چاکە و خێریان بەسەردا دەبەخشێتەوە. بەڕێزان بە میوانداری بەڕێز مامۆستا قادر دەرەشیشی بانگخواز باسی ڕۆڵی ئیمان دەکەین لە ژیانی بڕواداردا. مامۆستا گیان زۆر زۆر بەخێربێی بۆ ئەڵقەی ئەمڕۆی بەرنامەکەشمان سواسی ئامادەبوونت دەکەین. خوا سەرکەوتوو عاقبەت خێربێ ئینشاءالله. زۆر سواس. بەڵێ بەڕێزان ئێمە لەگەڵ مامۆستا قادر دەرەشیشی زنجیرەیەک بەرنامەمان هەیە لەسەر تەوەرەی ئیمان و لە چوارچێوەی ئیماندا دەسوڕێتەوە. خوایار بێت هەفتانە ڕۆژی هەینی لە بەرنامەی باس و خوازدا بۆ چەند ئەڵقەیەک لەگەڵ مامۆستا قادر دەرەشیشی بەردەوام دەبین. مامۆستا بۆ بەرنامەی ئەمڕۆ لە چوارچێوەی ڕۆڵی ئیمان لە ژیانی بڕواداردا قسە دەکەین. لەو چوارچێوەیەدا ئەمڕۆ لە سەرەتا دەمەوێت لەوە دەست پێ بکەم. ئیمان کەسێک ئیمانی نەبێ و یعنی کەسێک بێ بڕوا بێ و کەسێک بڕوادار بێ. کەسی ئیماندار کەسی بڕوادار بڕواکەی ئیمانەکەی چی تێدا دەگۆڕێ، چی تێدا سەنتەر دەکا، دەیکاتە چۆن مرۆڤێک ئەو خاڵە ئیجابیانەی کە بۆ ژیان گونجاوە چین لەم تاکەدا دێتە دی و ئەو خاڵە سلبیانش چین کە بۆ تاگوە بۆ مرۆڤایەتی نەگونجاوە و لە مرۆڤەدا بنەبڕی دەکا و دەبێتە مای بەرەکەت و ڕەحمەت بۆ مرۆڤایەتی بۆ ژیان. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله. حەزەکەم بە میسالێک بڕۆمە ناو وێنەی بێئیمانی و ئیمانداریەوە. مولەحەزەکە ساڵۆنێکی گەورە بەڵام تاریک لە هیچ شوێنێکەوە ڕووناکی بۆ نەڕوات. کەسێک لەناو ئەم ژوورەدا ئەنێن. ئەم کەسە هەستەکات دەنگە دەنگێکیەت غەڵبەغەڵبێکی زۆر ترسناک. هەستەکە دێ و درنج و بار حاشانی زۆر خەتەرناکن. لەگەڵ دەنگەکە هاژەهاژێکی ژێت، لەگەڵ دەنگەکە بەرەو دووە ئەڕوات، پێ هەڵ ئەکەوێت لە شتێک، لەگەڵ بە پشتە ئەکەوێت سەری ئەکێشە بە شتێکی ڕقا خوێنێتە خوارەوە، چنی ئەچێ بەناو بەعزە دەرک و داڵە. یعنی تەماشاکەی ترس و بیمەکان بە لە حەزات زیا ئەکەن. لە گرمەگرم و دەنگەدەنگی ڕای کرد کەچی سەری شیشکە. کاتی ویستی هەڵسێتەوە چنگی چوو بەناو بەعزە دەرک و داڵە. ئیتر نازانێت ئەگەر ئەمجار جۆڵایەوە چیتر ڕوئەدات. و ئەم جۆرە کەسانە ئەڕۆنە ناو ترس و بیمێکەوە، ئەڕۆنە ناو نائومێدیەکەوە، ئیتر چاوەڕێ ئەکەن مەرگ بێ قوتیان بدات، چونکە مەرگیش خۆڕزگار کەر نییە. بە تەبیعەتی حاڵ ئینسان لە هەر جۆرە ژیانێکا بێ مەرگ بە ترسناکتر ئەزانێت. ئەگەر بێت و هەڵسایەوە بە هەر قیمەت پاڵیا بە دیوارەکەوە، دوایە کەمکەم بە پاڵ دیوارەکە خۆی خزاند، بەشێکم لە شوێنێکەوە دیوارە دڕن بدا، بەشێکم ئومێدێک لە پڕێکە پشتی یای لە دوگمەی کارەباکە لەگەڵ کارەبادا گرسا، سەیرەکە
ئەو دەنگە زۆر ترسناکە ئەوە هەموو مەجموعەیە مراوی جوان جوان بوون. ئەو هاژەی ئەو فوارە و تافگەیە بوو کە دروست کرابوو هەر لەو ناوە ئەو جوانی و سەرنجڕاکێشان بەڵێ ئەو شتەڕقانەی ئەو پێی لێ هەڵکەوت و سەری کێشای پێەیە ئەوە هەمووی ئەو حەوزە جوانانە بوو قەراقی حەوزەکان بوو کە پڕێتی لە ماسی ورد و ئەمجا ئاوەکە زۆر جوان دا ئەبەرێتە خوارەوە دەنگی شمشاڵی لێوەیەت و ئەمجا بەڵق دروستەکە بیان ژمێرە و شکڵ دروستەکەن و ئەو درکۆداڵی دەستی چوو پێەیە ئەوە هەمووی دەرکی گوڵباخ بوو ئەو هەموو گوڵە جوانانەیان پێوەیە. چۆن مەرگ گۆڕا بۆ ژیان، چۆن ناومێدی گۆڕا بۆ ئومێد، چۆن ترس گۆڕا بۆ تومئەنینە و بۆ ئارامش. ئیمان ئاوە ئەکە لە ئینسان. ئێستا باسمان لەوەیە ئەوانەی گوێ لێ ئێمە ئەگرن هەموو ئیماندارن، بەممەعنا پێی بڵێ کافر پێ قوبوڵ نییە، پێی بڵێ بە هەر حاڵ هەر شتێک لەم بابەتانە قوبوڵی نییە. ئەمما لێ ئەپەرسین تۆ ئەو ئارامشت دەستکەوتووە، تۆ لەو ترس و بیمە ڕات کردووە. دیارە ئەزانین تاریکایەکان دەرەجەن پلە بە پلەن. هەرکو خوای ڕەب العالەمین وەصفی تاریکایەکانەکە فەرمێ موج من فوقها موج من فوقها سحاب ظلمات بعضها فوق بعض. شەپۆل خۆی تاریکاوی سەبەر دروستەکە، شەپۆلێکی لەسەر شەپۆلەکە ئیتر یەکتری ئەگرێنە لە ئەسن ڕووناکیە بڕوات، هەورێژ لەسەریەوە بێت ئیتر تاریکایی لەسەر تاریکاییە. دیارە ئەو کەسانی کە هەر ئیمانیان بە خوایەک نییە فەرقی هەیە لەگەڵ ئیمانی بەخوایەکەیە. بەڵام ئەوەش ئیمانێکی بەخوا هەیە یا ئیمانی بە مفرداتی ئیمان هەیە، ئیمانی هەیە قیامەت هەیە، ئیمانە هەیە مەلائیکەی سەرشان و نازانم زین و بوونەوە و حساب و کتاب هەیە. ئایا هاتۆتە ناو ئەم ئاسوودەی و ئەم تومئەنینە و ئاسایشی دەست کەوتووە کە هاتۆتە ناو ئەم ڕووناکیەوە ئەو بۆ خۆی جێی پرسیار و هەر کەسە خۆی بۆ خۆی پرسیاری جوابی وەڵامی خۆی بداتەوە. زۆر باشە مامۆستا، لەوانەیە ئەم پرسیارەی کە من ئێستا ڕستی بەڕێستی دەکەم بەشێک لە بینەران بڵێن دەمێ بپرسم ئیمان تا چەند ژیان بە مرۆڤ دەبەخشێ. بەڵام بینەر چەندین مەشهەدی بینیوە کۆمەڵی خەڵک بەهۆی موسڵمان بوونیانەوە بەهۆی ئیمانەکانەوە تۆباران کران، بۆمباران کران، چیمیایی باران کران، قەتڵ و عام کران، ژیانیان لێ سەندرایەوە، ژیانیان لێ سێندرایەوە. بەڕاست ئەم پرسیارە چۆن لەگەڵەوە یەک دەگرێتەوە کە ئیمان ژیان بە تاک دەبەخشێت، بە مرۆڤ دەبەخشێت. ئەو ژیانەی کە ئیمان بۆ کەسێکی دەستەبەردەکە ئەوە ئەو ژیانەیە کە لە ناو ناخیاژی، ئەو ژیانەیە کە دڵێکی ئارام و دڵێکی ئاوەدان و دڵێکی تومئەنینەی هەیە، نەفسێکی ئیستیقراری هەیە، یان بەڕاستی ئەو ژیانە فیعلیە و کرداریە کە لە ڕووی ڕەفاهێتەوە لە ڕووی ڕەفاهێتەوە خانووی باشی هەیە و سیارەی باشی هەیە و مادەی باشی لە بەردەستایە و خواردنی باشی و ئەمانەیە. پرسیارێکی وەجیهە. بەڵێ زوو فکرم فەلەتی کرد. بەڵێ ئیمان تا چەند ژیان بە مرۆڤ دەبەخشێ لەم چوارچێوە. ئەوەی کە ئێمە ئەبینین ئیمانداران یا لە کونجی زیندانەکانان یا ئەسووتێنرێن بە زیینوێتی بە هەر ئەو هەموو حاڵ و ئەحواڵێکە ئیبیسی. لە پێشە نمونەیەکی قورئانی باسەکەم ئینجا یین بۆچی ملاحەزە بکە ساحیرەکانی دەوروپشتی فیرعەون ئیتر مقەڕەب بوون بە ئەوەی کە ناویان نابوو ئیلاه و لە دەوروبەری ئەو بوون لەسەر زەویە بە تەسەوری خۆیان کون فەیەکونن ئەوی داوای بکەن لە بەردەستیان نایە. لە کاتێکە موسا عەلەیهی سەلات وەسەلام کە خۆی چەندین پاداشتیانداوە بە هەر کەسە بیدۆزێتەوە بۆیان، ئێستا ئەو پیاوە مەمنوعە
ئەو پیاوە متتەهەمە لە لای فرعون هاتۆتە ناویان باشە کاتی کە زۆرانبازی دەست پێ ئەکات ئەومان لەبیر نەچێ کاتی موسا لەگەڵ فرعون قسە ئەکات لە دوایە ڕۆژێکدا ئەنێ کە ڕۆژی نیشتیمانی ئەو میلەتەیە ئەو عالەمە کۆبێتەوە و ساحیرەکان هەموو کۆبنەوە ئەوە فرامۆش نەکەین بە یەک لەحظە دروست نەبووە چونکە ئەوسا ئەنتەرنێت نەبووە تەلەفۆن نەبووە ئەبێ تەتەرێک بڕوا بۆ ئەو لادێ بۆ ئەو شارە کەی ئەگاتە ئەوێ پێیان بڵێ و کۆبنەوە کەی ئەگەنە شوێنەکە ئەو شوێنەی نزیکە زووتر ئەگات ئەو شوێنەی دوورە درەنگتر ئەگات ئەمجا هەمیشە ساحیرەکانیش ئەکسریان لە دەروبەری فرعون کەواتە نزیکن تا ئەوانە هەموو کۆبوونەتەوە 15 ڕۆژی خایاندووە 20 ڕۆژی خایاندووە لەو بەینا مانۆر دراوە لە بەرامبەریەکە قسە کراوە لە بینی موسا عەلەیهی السەلات وەسەلام و لە بینی ساحیرەکانە ئەمجا قسەکانیان شی کردوونەتەوە شی تەئسیری تێکردوون دای فکریانی داڕزاندووە بەبێ ئەوەی هیچ عەرزێ بکرێت قەناعەتی پێهێناون قەناعەتی منطقی کە من لەسەر حەقم ئێوە لەسەر ناحەقن ئەمجا حەقەکەی لای من کوێ ئەگەیەنێت و ناحەقەکە ئێوە کوێ ئەگەیەنێت ئەوە باس کراوە باشە قەناعەتی پێهێناون بەڵام نەیان توانیوە تەسلیم بن هەتا ڕۆژی عەرز کاتی ڕۆژی عەرزێتە پێشەوە ناونیشانە داتێ ئەگەر بێت و من سەرکەوتم ئەگەر بێت و فێرعەون نەیتوانی دەست بۆ من بەرێ معنای ئەوە نیە من نامرم معنای ئەوە نیە بەڵانایە بەسەرمانە بەڵام معنای ئەوەیە هەموو شتەکان لە دەستی ئەڵڵایە کاتی عەرزێتە پێشەوە ئیتر ڕێگایەکی تر نامێنێت وەکو ئەوترێ موسا بورهانی خۆی تەسلیم پێکردین ئیتر معنا نادا ئێمە حەق نەدۆزینەوە کاتی سەریان دانەوان سەری حەقیان سەریان بۆ حەق دانەواند فرعون دەستی کردە ئیتیهاماتی بێمەعنا ئەوە مامۆستا گەورەکەتان بوو ئێوەی فێری سیحر ئەکرد و منتان خەڵەتاند پێش ئەوەی من ئیزنتان پێ بدەم ئالەم قسە بێمەعنایانە ئەمجا دەستی کرد بە هەڕەشەکردن لأقطعن أيديكم وأرجلكم من خلاف ثم لأصلبنكم أجمعين دەست و قاشتان چەپ و ڕاست ئەبڕم ئەمە قسەی فرعەون و بینی ویانە کردوێتی و هەڵتان ئەکێشم لە دار و بە بزمار داتانەوەکتەم بەو دارخۆرمایانە هەتاوەکو قەل و داڵبتان خوات ئەی ئەمانە لە دوایی ئێستا چیان لە دەستدەرچوو پەنای فرعەونیان لە دەستدەرچوو ئەو خواردن و خواردنەوە و مەرکەبە و ئەسپ و ژن و مناڵانە کە لە بەردەستیانایە کام ژن جوان بووە هی ئەوان بووە کام مناڵ شیرین لەبەری دایکی خۆیان بوو بهێناویانە کردوانە بەهی خۆیان پێڵێن چی فەقضی ما ئەنتە قاض زۆر عەجایبە تەحەدایەکی زۆر عەزیم یعنی نورێک کەوتۆتە ناو ئەو دڵەوە ئەگەر بێتە سەرزەوی هەموو سەرزەوی ڕووناکەکاتەوە ئەگەر بێتە دەر کەون ڕووناکەکاتەوە فەقضی ما ئەنتە قاض چیت لە دەستێ بیکە تەنانەت ئەکرا ئەگەر مەسەلە تەحەدا نەبوایە ئەکرا زۆر تووڕەی نەکەن بوترە گوناهێکمان نەکردووە قەناعەتی پێهێناین ئادەی وەرە تۆش گوێی لێ بگرە وەرە تۆ جارە بوەستە بۆ تەوزیح بدەین هەتا بەشێکم فرعەون ئارام ببوایەت و بیان توانە دوایە ڕابکەن بەڵام کاتی ئەو قەناعەتەیان بۆ دروست بووە کە هیچ شتێ بەبێ ئیزنی خوا ناکرێت پێ ئەڵێن چیت لە دەستێ بیکە إنما تقضي هذه الحياة الدنيا تۆ تەنها ئەتوانی ئەم ژیانی ئەم دنیاە لە دەست ئێمە بسێنی ئەو شتە کاتیە بەڵێ تەنانەت من قەناعەتم وایە کەلیماتێکیش عادەتیان پێکرد بوو هەرەکو چۆن ئەو سەحابیانە کە کەوتبوونە شوێن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام جارجار لە دەمیان دەرەش و سوێنیان بەلات و مەناتە ئەخوارد دوایە ئەستەغفیرڵایەکیان نەکرد و چونکە عادەتیان پێکرد بوو هەر ئاوها ئەمانیش یا هێشتای دەرسەکە تەواو نەبوو بوو دەرسەکانی موسا عەلەیهی سەلات وسەلام بۆ ساحیرەکان تەواو نەبوو بوو ئەجینا واشیان ناوت إنما تقضي هذه الحياة الدنيا چونکە
ئەیانزانی ژیانی ئەم دنیاییش بەدەست ئەو نییە کەمە قەرارمان هەیە هەمووشە بەدەست خوابێ یعنی هیچ شتێ بەدەست هیچ کەسێک نەبێت دەی خۆیسە ئەوانە وعدیان پێ دراوە دەست و قاچیان ببڕن ئێستا شادمان و دڵخۆشن یا ئەو کاتە لە پەنای فێرعەون نابوون بێگومان ئێستا دەیکەواتە ئەو کەسەی کاتە ژێر چەتری ئیمانەوە ئیتر ئەزانێ بەرەو کوێ ئەڕوات باس لەوە نییە چەندێک ئەژی لەسەر زەویە ئەگینا ئەگەر ئێمە باسی ژیانی سەرزەوی بکەین ژیانی سەرزەوی وەکو چی وایە وەکو کەسێک مریشک فرۆشێک دوکانێکی هەیە 50 دانە مریشکی تێ کردووە ئالوایش چەقۆیەک و منجەڵی ئاوی گەرمی داناوە ئەبێ تا ئێوارە هەموو ئەو مریشکانە بڕۆنە ژێر ئەو چەقۆی بڕۆنە ئەو منجەڵەوە هەمووی ئەمجا ئیتر ممکنە دەست بەرێ بۆ مریشکێکیان ڕاکەتە گۆشەکەی ئەولاوە بەڵام تاکەی کاتیە زۆر بەڵێ ئیلا بێتەوە بەردەستی سەری بێت ئێمە هەمومان لەم سەرزەویە ئەم سەرزەوی ئەو دوکانەوایە ئێمەش وەکو ئەو مریشکانەوەین و قەدەر یان ئەجەل وەکو ئەو چەقۆوایە کەواتە لە ئەسڵا هیچ فەرقێک ناکە ئەگەر ئیمان نەبوو لە هەر کوێ بژیت مۆتەکەی مەرگ زیڕە بەو عالەمە ئەکات مۆتەکەی نەخۆشیەکان زیڕە بەو هەموو عالەمە ئەکات مۆتەکەی لە دەستم دەربچێ زیڕە بەو هەموو عالەمە ئەکا تەنها ئیمانە ئەو ڕووناکیە دروست ئەکا ئیتر با بڵین گەنجی لە ساغی پارە و سەروەت مەقام هەمویان وەکو مۆمێکی بچوو گووان لە بەردەستا ڕووناکییان بۆ دروست کردویت کاتی سورەیەکی گەورە کاتێکی بلاژکتۆرێکی گەورە دا ئەگەر سێنرێت ئیتر ڕووناکیەکە ئەم نابینیت هەر ئاوا کاتی نوری ئیمان هاتە ناو دەروونەوە زانرا بۆ کوێ ئەڕۆیت ئیتر ئەمانە بنە چێش ئەگەر بێت و کاتەکەم نەگرت بێت وەکو عاشقێک گەنجێک عاشقی کچێکە زۆر ئارەزومەندە بە هەر حاڵ هەموو حەیات و ژیانی کۆ کردوتەوە لە بینینی ئەو کچەیە کاتی لە شوێنێکی دوورەوە بەرەولای ئەو ئەڕوا شاخ و داخ ئەبڕێ لە کاتێکە چنگگیرەکە لە تاشە بەردێک و ئەخزێتە خوارە و ئەژنۆکانی برینارە بێ ئەڵێ ئەی کاش لە شوێنە کۆچاوی لێمە بوو کەچی ئەەکەم لە پێناویە ئەمجا پێی خۆشە ئەگەر برینار بووە جلەکانی دراوە هیچی نەشۆرێت تا بڕاتە بەردەستی بڵێ ئەمە لە پێناوی توا بوو هەر هاتم ئاواش بڵێ هەر ئاوها عاشقانی ئەڵڵا کە بە نووری ئیمان با بڵێن ڕووناک بووە دڵ ڕووناکەکان بە نووری ئەڵڵا هەمیشە ئاوا عاشقی خوان چێژ ئەبەن لەو بەڵاو موسیبەتانە زۆر باشە مامۆستا دەمهێ باسی ئێستا زۆرێکمان تاکەکان مبتەلان بەدەست نەمانی قەناعەت گرفتاری جیرۆدەی نەمانی قەناعەت بوون یەک قەناعەتی نەماوە لەسەرەوەی کە ئیشێکی هەیە بەز ئیشەکەی کارەکەی کارێک نییە کە دڵخوازی ئەو بێ کەسێکمان هەیە بڕێک مادەی بەدەستەوەیە و بڕێک داهاتی مانگانەی هەیە بەس قەناعەتی پێناکە کەسێکی ترمان هەیە بازرگانێکی هەیە بازرگانیەکەی پێی وایە ئەو بازرگانێ نییە کە دڵخوازی ئەمە و پێی خۆشە بازرگانی هاوڕێکەی کە باشترە لەو جۆرە بازرگانێ بکە و ئیلە ئاخیریهی هەمومان گرفتاری ئەوەین کە قەناعەتمان نەماوە بڕوانامێکی هەیە هێشتا کاروبارەکانیان بڕوانامەی بەپێ ئەم بڕوانامەی ئەو زانستی بەهۆی ئەم بڕوانامە بەدەستێنەوە خزمەتی پێ نەکردووە نەیخستۆتە حاڵەتی پراکتیزیەوە دەڵێ هێشتا دەبێت بڕوانامەی تر بەدەستبێنم لە ئەسڵدا بڕوانامە بۆ بڕوانامە نییە بڕوانامە بۆ خزمەتە و ئیلە ئاخیری قسەکە لەسەر ئەوەیە وەلەو لە زانست بەدەستێنانی زانستدا قسە لەسەر نەبوونی قەناعەت نییە بەڵام وەکو نمونەیەک هێنامەوە دەمێ بازدەوە بکەین کاریگەری ئیمان چییە لەسەر دروستکردنی قەناعەت لەسەر دروستکردنی ئەوەی کە پێی دەگوترێ ڕازی بوون بەو بەشەی کە هەتە من با بە جۆرەتە جوابی بدەمەوە بەڵام سەبەبی
ئەم ئیماندارانە چییە وایان لێ هاتووە چونکە ئەم خەڵکە ئیماندارە بەمەعنا ئەچێتە مزگەوت نوێژ ئەکات حەج ئەکات بەس بۆ قەناعەتی لاوازە بەڵێ کەواتە بۆ وای لێ هاتووە خوای گەورە ئەفەرمێ أعوذ بالله من الشيطان الرجيم ألم يأن للذين آمنوا أن تخشع قلوبهم لذكر الله وما نزل من الحق ولا يكونوا كالذين أوتوا الكتاب من قبل فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون نیازمان بە بەشێکی ئەم ئاەتە هەیە فطال عليهم الأمد فقست قلوبهم وكثير منهم فاسقون يعني فطال عليهم الأمد يعني زمانك زۆر تێپەڕ بوو بەسەر وحیە كم فقست قلوبهم ئەو خەڵکە کەم دڵڕق بوو دوایە وكثير منهم نەک قەلیل وكثير منهم فاسقون فاسق بمعنای چی؟ بمعنای دەرچوون لە دائیرە کاک بەختیار ملاحەزە بکە دینەکانی تر دینی مەسیحیەت دینی یەهودیەت دینی ئەو دوو دانە دینە سەماویە تقریبەن ئێستا ئاسارێکیان هەیە خۆ لە پێناوی مەسیحە خۆیان ئەکوژن ناوی بەریت خراپەیەک باسکەیت عليه الصلاة والسلام یەهودیەکان ئەو هەموو شەڕوگەڕائیکەن بۆ دروستکردنی حکوومەتێکی موسایە بە قەناعەتی خۆیان کەچی سیر ئەەکەیت خوای گەورە لەسەر زبانی داوود و عیسا نعلەتی لێکردوون بۆچی؟ چونکە لە مەساری موسا و عیسا لایاندا با خۆیشان بەوە بزانن با خۆیان وا بزانن لەسەر دینەکەی ئەون بەڵام مەجموعەیە ناونیشان هەیە کە ئەوان لە دینەکە لایانداوە ئەویش ئەوەیە دوڕەندەن بێوجدانن پیاوەکوژن خەریکی کۆکردنەوەن خەریکی زەخیرەکردنن ڕیبا ئەخۆن ئەمجا حەسوودن قەناعەتیان نییە جا باشە ئەرەوە هەمووی خۆمان نین ئێستا خۆم باسی یەهودمان کرد بەڵام کامیان نین ئێمە لەوانە کامیان نەبووین یەکتریمان نەکوشت ڕۆژانە لە ماڵی خەڵکات زی ناکرێت لەو بازاڕا هەزار سوێن ناخورێت حەسوودی بە یەکتی نابەی تەماتەی جوان ناخێتە پێشەوە خراپە خەیتە دواوە ئەمجا درۆ ناکەین لەگەڵ ماڵ و مناڵ و خێزان و هەموویە ئەمجا ئەگەر پارەیەکت ون کرد سەرێشت بۆ توش نابێت ئەمجا لەسەر ئیسێک لەسەر شتێک پەنجە ناخێتە کەلاوی براکەت یعنی ئەوەی باسی یەهود دەکەین هەمووی لە هەمومانە هەیە مامۆستا بەختیار من قەناعەتم هەیە ئەگەر خوای گەورە پێغەمەرێک بنێرە یا پێغەمەر بنێرێتەوە عەلەیهی سەلات وەسەلام زۆربەی ئەو خەڵکە لە بەرامبەری ئەوە سێت چونکە خەڵک نەزمێکی گرتووە کەوتوتە سەر هەوا و ئارەزوویەک کە ناویشی ناوە دین کاتی ئەو پێغەمەرەیە مخالفی ئەم هەموو هەوا و ئارەزوانەیە ئەوانش تەحەمولی ناکەن و قبوڵی ناکەن و نایەنەوێت لەو حاڵی خۆیان بترازێن ئەی خۆ یەهود مدعی نەبوون شوێن کەوتوی موسان عەلەیهی سەلات وەسەلام عیسا عەلەیهی سەلات وەسەلام نەهاوتی ئینی رەسوول الله ئیلەیکم مصدقا لما بين يدي من التوراة يعني منش هرناهم عيسى وإلا موسام يكم جار پیغمبرم بولاي ايوه دوهم جار تصديقي توراة اكم كالبردست مايا ده يعني موسام اي بلام چيان ليكرد هل يانواسي بيكوجن بلام خوار رحمي كر او نبو وقرام بشو نبي كوجن ده ايميش هر عينشت مالي قوماوه كواتا براسي نك إيمانشي أكا لأو خلقا أو خلقا بو وايلي هاتو لكاتيكا أبي باوري هبيت هر بالي باوري هبيت راقرم مثالك باسكم هر كسي لم شاري إيما قياسك ببو همو عالمي إسلامي أقر بيتو لقل تاجريكا بكويتر بو يكي لم ولاة
لەگەڵ ما بوو تەواو حەزێکم لەگەڵ ما بیت ئەمجا ئەم تاجرە بە هەر حاڵ ڕقم حسابی لەوێ هەیە جانتای پێ کردووە لە دۆلار هەرچی هەیە ئەم پیاوە بە گیرفانی خاڵی ئەکەوێتە ڕێ لەگەڵیە 100% ئارام هیچ دغدغەیەکی ژیانی نییە زۆر خۆشحاڵ و شاد بۆچی چونکە ئەزانێ لەگەڵ کەسێک هەیە کە ژیانی ئەمی تەمین کردووە داوای هەرچێکی کرد بۆ یەکڕێت هەرچێکی ویست بەرحاڵ ئامادەیە هیچیشی لە گیرفانە نییە دەی باشە خۆمە ئەمە پیاوێک و خۆی هەر خۆی ئەم پیاوە ئەتوانێت دزی بکە لە ئەم تاجرە ئەتوانێت بیکوژێ و ماڵەکەی بەرێت خۆ ئەکرێت لە پڕەکە دزێکیان لێ هەڵکەوێ ماڵەکەی هەرچی هەیە بیبا و ئەو کاتە لە وڵاتە دوورە بە گیرفانی خاڵی و ببێت تاجرە ئیتر تاجر نییە بمێنێتەوە بەڵام بەو هەموو نەقسانەوە کە هەیە ئەو تومئەنینە و ئارامشی دەسەکەوێت ئەی بۆ خوای گەورە ئەفەرمێت ما أريد منكم الرزق ولا أريد أن يطعمون إن الله هو الرزاق ذو القوة المتين بۆچی ئەم ئاەتە ئەبینێت ئەڵێ ئەمە هی کێ ئەڵێ هی خوایە ئەڵێ درۆکە یا ڕاستەکە ئەڵێ ڕاستەکات پەنا بەخوا کە خوا درۆ بکات دەی سێرەکەی هیچ کام نەتومئەنینەی بۆ دروست بووە نە قەناعەتی بۆ دروست بووە نە باوەڕی وا هەیە ئەگەر دزی نەکەی ئەژید ئەگەر فێڵ نەکەی ئەژید کە مەشهورە ئەڵێ کاسپی حەڵاڵ نەماوە ئیمڕۆ ڕۆژگارەکەی وایە بەخوا درۆ ئیش ناڕوات کەواتە ئەو خەڵکە لە دین لای داوە نامانەوێ دڵخۆشی نەخۆشی بدەین من قال لا إله إلا الله دخل الجنة بەڕاستی خەڵک خەڵەتاندنە ئەمانە هەموو نیشانەکانی لادانە لە دین خۆ هەرچی یەهود و نەسارەکانە ئەیارود لا إله إلا الله الله و موسا پێغەمەرێتی بەڵام نعلەتیان لێکرا چونکە لایاندا کەواتە ئەو خەڵکە لە ئەنجامی لادان ئاوای بەسەر هاتووە ئەگینا باس کرا ئیمان چیەکە بە ئینسان ئەڕواتە ژێر ئەو چەترەوە ئەڕواتە ناو ئەو سیارەیەوە کە باسمان کرد کە خۆی داوەتە دەست کەسێکی ئەمین ئەزانێ بۆ شوێنێکی ئەمانی ئەبات یەکسەر چاوی ئەڕواتە خەوی لێ ئەەکەوێ ناپرسێ ئەرە چەند سەعات ئەڕۆی ئەرە بۆ نەگەیشتین ئەرە چەند کۆڵان پێچی کردەوە ئەو بۆ ئاوا ڕۆشتی خۆی یاوەتە دەستی چونکە دڵنیایە ئەی خۆدانە دەستخوا چی ئەکا بە ئینسان کەواتە خۆمان نەداوەتە دەستخوا بۆیە قەناعەتیشمان بەڵێ کەواتە بێ گوێگران ئاگاداری ئەم قەزەیە بن زۆر باشە مامۆستای بەڕێز کاتێک مرۆڤ تووشی بەڵاو تاقیکردنەوە دەبێت لەو کاتەدا ئیمان چی بۆ مرۆڤ دەستە بەردەکا ئیمان مرۆڤ چی لێ دەکا بۆی کە ڕازی بێت بەو تاقیکردنەوەیە ئەو تاقیکردنەوەی بە بەخششی خودایی بزانێ ئەو تاقیکردنەوەیە کە بە مەرحەمەتی خودایی بزانێ لەگەڵیدا بە گەورەی نواندنی گەورەی خودای گەورە بێت بەرامبەر بەبەندەکانی کاتی ئەوە دروستە بێت لەمسی ئەڵڵاه بکات یعنی لەمسی مەعیەتی ئەڵڵاه بکات لەگەڵیەتی ئەوە یەک مجەسەم بێ لە زاتیە مجەسەم بێ لە زاتیە ئەم دنیا ئەم کەونە ممکن ئەگەر ئەم میسالە تۆزە درێژە بکێشێت وەکو چی وایە وەکو مهندیسێک نەخشەی کۆمەڵێک ئاپارتمان و تالاری گەورە گەورە ئەکێشێت باشە کە نەخشە ئەکێشێ دیاری کردووە زەویەکەی دیاری کردووە چەنێ بتەو بێت چەنێ هەڵئەگرێت ئەمجا حساب کراوە چەنێ ئاسنەبات چەنێ گەچەبات حتا ئەگاتە هەموو وردەکاریەکان چەنێ ئەمانە کرێکار وەستە ئابات هەمووی چەنی تێچێت کاتی ئەمانەی هەموو تەخمین کرد ئەوجا دەست پێکات وەستا و کرێکارە خاتە سەری وەستاکان ئەزانن بەرچاویان ڕوونە نەخشەکان لە بەردەستایە بەبێ نەخشە کار ناکەن کاتی وەستایەک خشتێکی ساغایی بەدەستیەوە چەکوشێکی لێدا ئیشکێنێت بە شەرتێک کاتی خشتەکانیان دانەوە وتوانم هێواش دانن با نەشکێت
کەچی خشتەکاوە هەڵ ئەسوڕێنە و لایەکی ئەگرۆ ئەدا لە لایەکی ئەشکێن و فرێداتە خوار ئەوکەتر داێنێت ممکنە لە دوورە کەسێ بڵێ دەستی بەشکیخوا ئەو لە خشتە ساغت بۆ ئەوە ناشرین کردوشکاندت ئەمجا لە لایەکی ترەوە مەجموعەیە خانوو بچووک دروستەکەن کابینەوەشتووە بۆ ئەوەی کرێکارەکان ئیشی تێبکەن کەچی مەسرفی تیاکراوە کەچی دوایە شۆفڵێکی لێ ئەدرێ ڕوخێنرێت و ئەمانە ورد ئەڕۆن حتا ئەگاتە کۆتایی بیناکە ڕێک ئەو بینایی کە ماکتەکەی دروست کراوە نازانم ماکت چی پێڵێن کە بە بچووکی دروست ئەکرێ لەسەر مێزەکە بەڵێ نمونونەکەی بەڵێ ماکتەکەی دروست کراوە دقیقاً وەکو ماکتەکەی لە خیرە دەرەچێت ئیتر هەرچی ڕوو ئەدا لەم زمانی دروستکردنا شیشێنانە بڕینەوەیەتی ئاگر دروستکردنە نازانم سووتاندنە هەرچی هەیە هەمووی بریتە لە تەکمیلە و بەرەو پێشبردننی ئاپهینەکان ئەم تەلارانە تا ئاگاتە ئاخیر ئەگەر ئەم ئینسانە گەیشتە ئەو قەنەعەتە ئەم کەونە لەو ڕۆژەوە دروست بووە بەرەو کەماڵ ئەڕوات ئەمجا ئەم ئینسانەیش بەشێکە لە ئەم کەونە ئیتر ئەزانێ ئەگەر درا لە لایەکی شکا پەنجەیەکی پەڕی دەستێکی پەڕی تووشی نەخۆشیە کات ئەمە خشتەکەیە بۆیە شکێنرا تا بخرێتە بینێکەوە لێدا بنرێ هەتا درزی دیوارەکانی یەک بگرن ئیتر نەقلیشێتەوە ئەمجا خوای رب العالمین یەکەیە کە ئینسانەکان تاقی کاتەوە بزانە بای ئەمەنەیە ئیدعایەکی هەیە بزانە ڕاستە ئەفەرمێ أحسب الناس أن يتركوا أن يقولوا آمنا وهم لا يفتنون ولقد فتنا الذين من قبلهم فليعلمن الله الذين صدقوا وليعلمن الكاذبين ئەو خەڵکەوە حسابەکە هەرەونەتی ئیمانم هێنا و ئەچێ لە مزگەوتە دوور کەعات نوێژەکە و سەفەری حەجەکات ئیتر جڵەیان ئەەکەین بەرەو بەهەشت ئیمتیحانیان ناکەین بزین ڕاستەکەن یا درۆ و ئەگەر ڕاستیشیان کرد لە چه حەدێکایە ئیمانەکەیان ئەوش بە خۆی قەزەیەکە تا نەقسی خۆی بدۆزێتەوە و عیلاجی بکات ئەفەرمێ ئێمە یەکی کەسێک نییە مردبێت امتحانی خۆی نەکرد بێ و نەتیجەی خۆی وەرنەگرت بێ ممکن ئەسڵا هەر خەبەریشی لە خۆی نیە امتحان کراوە امتحانی کراوە نەتیجەی وەرگرتووە بە سقووت یان بەسەرکەوتن بە شکست خواردن یا بەسەرکەوتن ممکنە ئاگایشی لە خۆی نیە و ڕۆی بۆ بەردەمی ڕەب العالەمین بۆ وەرگرتنی پاداشتەکەی کەواتە هەر کەسە لە ئێمە ئەبێ بە بەڵاو ئیبتیلاعات ئیدعای ئیمانەکە ئیسپات بکات بێگومان بەڵێ زۆر باشە مامۆستا ئەگەر دیقەت بە یان سەرنج بدەی زۆرێک لە ئەوانەی لە دایک و باوکەکان بەڕۆڵەکەی بە منداڵەکان دەڵێن کوڕی خۆم سەبرت هەبێ ئارامت هەبێ هەموو شتێک لە پڕێک نابی بە کوڕێک لە پڕێک ناگەی بە هەموو شتەکان دەبێت سەبرت هەبێ و بە ئارام بۆی چی یان مامۆستا بە خوێندکارەکانی دەڵێ ڕۆڵەجیان سەبر بگرن ئارام بگرن هێواش وردە وردە دەگەن بۆ ڕۆژەی کەمری پێگەیشتوم ئیترەمە ئامۆژگاری گەورەکانە کە ئیتر ئەوانیش دەشێ ڕۆژێ لە ڕۆژان کە گەنج بوون ئارامیان نەبێت ئەمە قسە لەسەر هەر گەنجەکان نیە دەشێمە لە گەنجەکاندا زیاتر بێ وەگەرنا ئێستا زۆرێک لە مرۆڤەکان زۆری نەمان گرفتاری ئەومان هەیە بێ سەبرین کابرا لەسەر شەقام دەڕوا سەبر و ئارامی نییە وا دەزانەیە کە ئیتر خێرایەکەی زیاد کرد لەوانەیە زووگا بە ئامانج بەڵام بێ ئاگا لەوەی ئەگەر خێرایەکەی زیاد کرد لەوانەیە بدا لە تاسەیەک و سیارەکەی ئۆتۆمبیلەکەی خراپ ببێ لەوانەیە بدا لە کەسێک و تووشی بەڵایەک ببێ و لەوانەیە کەسێک جێنشین کا یان کەسێک جانی کەسێک بەهۆی ئەوە بکێتە مەترسیەوە یان هەزار شتی تر دەمەوێت باسی ئەوە بکەین ئیمان ڕۆڵی چییە لە سەبری ئینساندا لە ئارامگرتنی ئینساندا چی لێ دەکا بۆی کە بیکاتە مرۆڤێکی ئارام بیکاتە مرۆڤێک کە هێواش ئینگلیزی وتەنیەکە ستێپ بای ستێپ هەنگاو لە دوای هەنگاو بە شتەکان بکات نەک بە خێرایی بە هەموو شتێک بکات مامۆستا بەختیار ئێمە ئیشکال لە پەروەردەکردمانە لە شوێنێکی زۆر حەساسە هەیە
مناڵەکانمان لە بری ئەوەی خودی ئیمانیان فێر بکەین تێبگەێنین مفرەداتی ئیمانیان پێڵێین دەی مفرەداتەکان وەرئەگرێت بەبێ ئەوەی محتەواکەی وەرگرت بێت دەرکی کرد بێت تامی کرد بێت کەواتە نەسیحەت و ئامۆژگاریەکانی باوکو دایک ناتوانێت مؤثر بێت لەسەری هەروەکو باوکو دایکەکە ئەو نەسیحەتانە ئەکەن ئادەی سەیری خۆیان بکە خۆیان دووبارە چۆن چۆنین کەواتە ئێمە لە ئەسڵا نەتوانراوە ئەمانە تێبگەێنرێکە لەم حەدیثە قودسیە هەیە عفو حديث پیغمبر عليه السلام كأفرمي پیغمبر عزيز عليه السلام با ابن عباس فضل كر عباس فرميت يا غلام أعلمك كلمات من چند كلمة كتفيركم بعضي كلي أبهرنا بأوي كرتي كموا أفرمي واعلم أن الأمة لو اجتمعوا على أن ينفعوك بشيء لن ينفعوك بشيء إلا ما كتب الله لك ولو اجتمعوا على أن يضروك بشيء لن يضروك إلا بشيء قد كتب الله عليك بالله رفعت الأقلام وجفت الصحف روريان چەند كلمة كفيركم جاري خالك بينكان كبراندم أي لموا احفظ الله تجده تجاهك سنوري خوا بپارێزە لە هەر کوێ هاواری خوات کرد خوا لەگەڵتایە با یە بەدەمتەوە ئەمجا لە دوایە میسالێکی خۆش باسەکەم باش بزانە ئەگەر هەموو سەرزەوی کۆ ببنەوە بیانەوێت تۆ نەجاتدەن لە بەڵایەک سوودێکت پێ بگەێنن لە بەرسێتی ڕزگارت کەن ناتوانن بیگەێنن ئللا ئەو ئەندازە سوودە نەبێ کە خوا هەر لە ئەزەلە بۆی بڕیارداوی کەواتە منەتی کەس نەبێ دوایشە و هەروەها ئەگەر بێت و هەر هەموو کۆ ببنەوە لەسەر ئەوەی زیانێکت پێ بگەێنن پێت ناگەێنن ئللا ئەو ئەندازە زیانە نەبێ کە خوا قەراری داوە لەسەرت ئەفەرمێ قەڵەم بەرز کراوەتەوە و کاغەز وشک بووەتەوە بەڵێ هەموو ئەقدارەکان دیاری کراون ئیتر تۆ لەوە زیاتر حڕیەت ئەوێت ئیتر کێ بە ئەندازەی تۆ ئازادە بە ئەندازەی تۆ بێترسە هەموو شتێک لە بەردەستی توایە هەموو شتەکانە دیاری کراوە ئیتر ئەوانەی کە زڵەزڵەکەن و هەراهەراکەن هەمووی درۆدە لەسەیە هەمووی دەنگەدەنگێکە وەکو هینێک هەیە چی پێڵێن جۆرە تەیرێک باڵێ چی پێ داهۆڵە دروستەکەن لەسەر مەزرعەوشتیوە ئەمجا تەسجیلێک لە پاڵێدا ئەنێن هاکورە نەڕۆی هاکورە کوژرای هاکورە ئەسڵ و ئەساسیشی نییە ئەو هەموو دەهۆڵەی لە دەور و پشت لێ ئەدرێت هیچی ئەسڵ و ئەساسی نییە هەمووی لە دەست ڕەبوو العالەمینایە دەی ئەبێ ئیمان بەوە بێنێ ئەمجا ئیتر سەبر خۆیەت نەک تۆ سەبر بگرە سەبر خۆی داگیرت ئەکات ناتوانی پەلەت ببێت ئەو سەحابەی کە گرتیان ببارمتە قوڕەیشیەکانی هێنایانەوە ماڵ بڕیاریاندا بیبەن لە دەشتێکە بیکوژن من زوو کەم ناومێتە بیر لە کاتێکە لە ژوورێکە گرتبوویان داوای گوێزانی کردبوو تۆزێ بن هەنگڵ و ئەمانەی پێنکاو بەعەزە بەرسمێڵ و ئەمانەی پێ بگرێت دوای تێخێکی ئەو کاتیان لێ کردبوو ئەیەنێ کاتێکە زانم مناڵەکەیان چۆتە لای مناڵێکی بچووکیان چۆتە ژوور بۆ لای ئەو ئیتر خەریکن زیڕەکەن ئەلا ئێستا بەبارمتە ئەیگرێ و چقۆکە ئەنێ لە ملی یا ئەیکوژێ لەویا چونکە خۆی ئەکوژرێت یا بە هەر حاڵ ناچارمانەکە بەریدێن بەڵێ بەزمەکان پێ دروستەکە سیرەکەن یاری بۆ ئەکات ماچی ئەکات هەڵی ئەقونێنێ یەکەم جار قەرارە خۆی بکوژن بە کوشتێکی ئیمڕۆیی نا گولەیەکی لێ بدە نەزانێ بەخۆی ئەو کوشتێکی بە ئازار ئەو کوشتنە بە ئازارەی کە لە دوایشە هەر کردیان کەچی ئەم چەنە مطمئن و ئارامە چەنێ مناڵە یاری پێ ئەکا و لەزەتی لێ ئەبا و خۆشی ئەوێت
بۆچی چونکە ئەزانێ هەموو شتەکان لەدەست ئەڵڵان ئیتر بۆ ڕقیبێ لەو فەقیرۆکانە کە ئەم ئەکوژن و گوایە ئەیانەوەی بیکوژن و کەچی خۆیان ئەچن جەهەنەم. ئەمە قەناعەتی بۆ دروست بووە کە هەموو شتەکان لەدەست ئەڵڵایە. ئیتر چی پێویستەکە هەڵە هەڵ و پەلەپەلکە پەلەمار بدە من ئەم مناڵە ئەکوژم هاتوۆتە بەردەستم ئەگەر بێت و بەرم نەدەن ئەگەر بێت و هەر شتێک. حەزەکەم یەک میسالێک بۆ باوەڕهێنان بەوەی ئەڵڵاه ڕازەقا پێویست ناکات تۆ پەلەمار بدەی بڕۆیتە ناو حرامەوە بڕۆیتە ناو دەستە و گروهێکەوە خوا دۆستی ژنین بەڵام مادەم مەعاش و ژیانی تۆی تایە بوو تێکورە هەر ئیمزایەکە ئەیکەم. برادەرێک گێڕایەوە وتی جەمعێکی ناموسڵمان موسڵمان بووبوون. ناموسڵمان بمعنای ئەوە نا هەر یعنی لە دینەکەیشیان غەیری دینی ئیسلام بوو. بەڵێ ئەمجا من هەفتانە ئەچوون بۆ عەفومانگانە ئەچوون بۆ ناویان ئەمە لە ئێرانە باسیەکەم ئەچوون بۆ ناویان دوو ڕۆژدا ئانیشم وکوتێ ئەوەی شتم پێ ئەدان و ئەگەڕامەوە 1500 منم پێ بوو. ئەمجا 2 مانگ هەبوو 3 مانگ هەبوو گۆشتم نەدا بوو بە مناڵەکانم. ئەژڕۆیشین بۆ ئەو ماڵە 3-4 ڕۆژێک ئەماینەوە پێم نەئەکرا بەدەستی خاڵی بڕۆم 1500 من باسی زوو ئەەکەم دەوری 25 ساڵی زۆر بوو. ئەگەر شتێک ئەکرم بۆ ئەو ماڵە خۆشم لەگەڵیانە ئەی خۆم دێمە 1500 من هی مناڵ و ژنەکەمە من بیدەم بەشت و خۆم بیخۆم و بێمە گیرفانی خاڵی و دەستی خاڵی خەیڕکم لێ ئەهلیه چۆن نەکرێت ئەیچی دەستی خاڵش خۆ ناکرێت. وتی مریشکێکی ساغە کڕم و دوعام کرد یاخوا سەری نەبڕن بۆی خۆم نەمخوارد بێ حەدی ئەقل وەکو مژۆکو مناڵەکانم دەم مشک بێت. وتی وەڵام مریشکێکی ساغم کڕی و بردم و قەدەرەن ئەویشان سەر نەبڕی خۆشتی تریان کرد. باشە وتی هاتمەوە حدودی 400 من شتێکی وام پێما بوو. گەیف ماڵ و پیانوتم ئەرێ لە فڵانە شوێنەوە تەلەفۆنی 2 جار تەلەفۆنیان کرد. وتی منیش تەلەفۆنم کردە بۆ ئەو شوێنە وتم خێرە وتیان وەڵا بریدێکی سەر و سەمەرە بۆ هاتووە. وتی وەڵا چووم بەرید پاخەتێکی ئەمە درێژ بوو سڕ ئەلێرایە لە ئێرانە ممکنە هەموو وڵاتان ئاو هەیە کاتی کە تۆ نامەیەک ئەخەیتە ناو پۆستەوە ئیلا ئەبێ ئەدرەسی خۆتی تیا بێت بۆی ئەگەر نەگەیشت بگەڕێتەوە بێگومان چونکە حساب ناکرێتە نا کاغەزێکی تایە ئەی ئەگەر ئاڵتونت تێکرد بێت ئەی ئەگەر پارە و دۆلار و نازام ئەمانەت تێکرد بێت ئەی ناوێ بگەڕێتەوە بۆ خاوەنەکە ئەو گەیشت ئەو شوێنە مردبوون باریان کردبوو وەری ناگرن لێت ئیلا ئەبێ مۆری عەفوو ئەدرەسی پێوە بێت کە ئەدرەسیشی پێوە بوو ئیلا ئەبێ مۆر بکرێت ئەنجا داخڕینەکە کرێت بۆی تەئیدی بکا وەرم گرت لێت. باشە ئەڵێ نامم هەڵگرت دەرهێنا ئەدرەسی پێوە نیە لەکوێ هاتووە مۆری دخولی پێوە نییە داخڵکردی ناو سنووقەکە بەڵام مۆری خروجی پێوەیە. کاتی کە هەڵم بچڕی تەماشام کرد خوای گەورە 20,000 دینار ئیتمەنی بۆ ناردووم. دەی جگە لەوەی ئەمە تۆ خۆت بفرۆشە بە من خۆم بە قەرزاری تۆ نایڵمەوە تۆ هەموو ذاتی خۆت ببە بە من تۆ قەت بەقەی من ئازا بە غیرەت نابیت تۆ هەرچیت هەیە بیە بە من تۆ بەقەی من دەوڵەمەند نیت غەیری معنای ئەمە چی تریتیایە. باشە بۆچی لە 1 ملیۆن کەس یەک کەس ئەو ئیمانی هەبێت خۆمە ئیمانشت لە شوێنێکی زۆر عەجایب و دوور نییە دەستمان نەکەوێت خوا پێت ئەڵێ من لەگەڵتام ئەفەرمی ڕزقی تۆ لە دەست منایە مەرگی تۆ لە دەست منایە ژیانی تۆ لە دەست منایە کە ئەفەرمێ لە ئاەتێکا فەرمێ وما كان لنفس أن تموت إلا بإذن الله كتابا مؤجلا بۆ هیچ نەفسێک نییە لەو لەشە بێتە دەر تا لەلایەن خۆ فەرمان نەیەت بۆ هەموو کەسێک مەئموریەت و زمانێکی دیاریکرا و دانراوە بۆ ئەم لەشە بۆ ئەم ڕۆحە کە مەئموریەتی تاوە بۆ ئێ دەرچێت
لآية ترى فرمي قل لو كنتم في بيوتكم لبرز الذين كتب عليهم القتل إلى مضاجعهم بلى هركس لأيوة أجر خوان مردني لسر قرار دابت كشني لسر قرار دابت أجر لناو مالك أبي درجة وبنجري دا خسبوك اللي كان شي فرد دابت إلا أبي درشة تتلو بقاتا نق أو شنا مضجع يعني شوني بالكوتن وخوتن إذا ممكن كسيك أكوي دوكس أكوجرين يكان ببشتا أكوي يكان بلا أكوي أو حلقة يقدروا سكات نيو دايرة يقدروا سكات على الرك أجا قرار بأوايش كوتبي زبيكي دياري كراوا أبي الرك بروت أو شونا بنجد لبياب كبيت دسي لبياب بدال خولك قاسي بياب بدال خولك يعني أمننا ونشان دياري كردن بس نية بو أويتو إيتر بلاي خواي بيجغتو هيج لم كونانية بجولات هيج تقلم كونانية كاريگري هبيت وهموي شطرنجن بدستي خوته وتو ياري كراك خوتيت وإيتر أو كاتا من باي بالي خم لي بدمو لي هيج درن دايق نترسم لي هيج ظالم مستمكاريق نترسم امجا بدم لدرقاي ظالمان وكو موسى داي لدرقاي فرعون زۆر سپاس دەکەین مامۆستاجیان دیارام ڕۆژگەشتینە کۆتایی ئەڵقەیەم ڕۆی بەرنامەی باس و خواست کاتەوەرەی بەرنامەکەمان ڕۆڵی ئیمان لە ژیانی بڕواداردا زۆر سپاس بۆ ئەوەی بەڕێستان میوانداری ئێمەتان قبوڵ کرد مامۆستا قادر دەرەشیشی بارخواست زۆر سپاست دەکەین بینەرانی ئازیز و خۆشەویست بەرنامەی ئەمڕۆی باس و خواست بە کۆتا گەیشت سپاس بۆ بیسەری و بینەری ئەوەی ئازیز و خۆشەویست هەر لە خۆشی و کامەرانی و سێبەری ئیماندا بن خواتان لەگەڵ